تاش بێگومان بە تەوەری ستۆدیۆ دەست پێکەین. یەکێک لە گەنجە لە هاتوو بەتوانەکان کە لە بەرنامەکانی پێشووتریشە بانگەشتمان کردووە بۆ یەکێک لە کار و چالاکیە زۆر جوان و مرۆڤایەتیەکان بانگەشتمان کردبوو. ئەم جارەشیان کارێکی دیکەی کردو، بەڵام ئەم جارەیان تایبەتی کردو مانگی پیرۆزی ڕەمەزان بە زیرەکی دەستکردی AI و بە دروشمی سفرەی نیشتیمان گۆرانێکی تایبەت بە ڕەمەزانیان بەرهەم هێناوە. جا من حەزەکەم هەر لە ڕێگەی خۆیەوە باسی ئەم بەرهەمە بکەین کە کۆمەڵێک دروشمی زۆر جوانی لە خۆ گرتو و حەزەکەم خۆی باس لە ئەو بابەتە بکە. میوانی ئەمڕۆی کورسات مەگەزین پاکۆ ڕێبوارە کە بۆ ڕێزیان بەرهەم هێنەرن. کاک پاکۆ بفەرمون بۆ سۆدیۆی کورسات مەگەزین. سلااو لێ بێتم کاتەوە باش بێت. زۆر سپاس. مانگەی ڕەمەزانت پیرۆز بێت. مانگی ڕەمەزان ڕۆژەکەشت قبوڵ بێت ئینشاءالله. زۆر سپاس لە جەنابت و لە تەواوی هەموو بینەرانمان پیرۆز و ڕۆژ و تاعاتی هەموو لای قبوڵ بێ. زۆر سپاس سەگەم. زۆر سپاس بۆشش. کاک پاکۆ کەمێک بێتە ئەم لاوە ببوورە بۆی جوانتر لە کامێرەکەەوە دیاربی کەمێک زیاتر کەمێکی دیکەش ئاوە زۆر زۆر باش. دەست خۆش. هەر بژی. زۆر سپاس بۆ تۆ دووبارە. سپاس بە جەنابتان. هەر پێمان بڵێ ئەم بەرهەمە کە تایبەت بە ڕەمەزان بڵاوتان کردوتەوە بە زیرەکی دەستکرد بڵاوتان کردوتەوە. سەرەتا حەزەکەم ئاماژە بۆ بێت کە تێکسی ئەم بەرهەمە ئیشەیە و چۆن بۆ بڕیارتانیا بە زیرەکی دەستکرد بەرهەمی بهێن و هونەرمەندێکتان بۆ هەڵنەبژارد کە من دڵنیام هونەرمەندی زۆر هەیە بتوانێت ئەم بەرهەمە بڵێتەوە، بەڵام بۆچی هونەرمەندتان بێگومان. سەرەتا سپاس بۆ کەناڵی کورسات، سپاس بۆ ئەم دەرفەتە. من هەمیشە خۆشحاڵم کە کورسات سەکۆیەکی ئازادە بۆ من و هەر گەنجێکی دیکەی ئەم نیشتیمانە کە بتوانێ کار و چالاکی و بەرهەمەکانی لێرەوە پیشانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بات. بە تایبەتی ژەم بەرهەمە تایبەتمەندە هەر لە شاشەیەکی ڕەسەنی وکو کورسات دەوەشێتەوە کە خەڵک بیبینێت. بیرۆکەی ئەم بەرهەمە ئەوەیە کە ئێمە تەنها ڕەمەزان وەکو مانگێک نابینین بۆ پەرستش، بەڵکو وەکو مانگێکی بینین کە تێیدا هەموو کوردێک بەڵێنی پاراستنی خاک و نەتەوەکەی دووبارە دووپاتەکاتەوە. ئێمە پەیامی یەکڕیزی و پێکەوەیی و پێکەوە ژیان دەگەێنین لەبەروی کوردستان یەکێکە لەو وڵاتانەی یاخود یەکێکە لەو شوێنانەی لە ڕووی جیۆگرافیەوە پێکهاتەیەکی زۆر لە ئاین بوونی هەیە تێیدا کە سەرەکیترینیان ئاینی ئیسلامە کە ئێمە ئاینەکەمان وای فێر کردوین بە پێکەوە ژیان هەمووان لە ناو یەکە یەکتری قبول بکەین و توانای یەکتر قبولکردن و پێکەوە ژیان و ئاشتیەتیمان هەبێت. بەرهەمەکەش هەر ئەوە دروشمەکەیەتی کە ئێمە پێمان وایە دەکرێت سفرەیەک هێمای ماڵە گەورەکەی کورد بێت کە کورد هەر چوار پارچەکەی لەسەری کۆ بێتەوە لە ژێر چتری مانگی ڕەمەزانە. و تێکستی بەرهەمەکەش حەزەکەم لەوێ بمێنێتەوە. هەرچەند ناوەکەی بەتەواوت کەمێکی وت هەمومانەزانی چییە، بەڵام حەزەکەم ئێمە لەگەڵ بینەران بینەری ئەو بەرهەمە جوانە بین جا بە ئەو گفتوگویەکی تاوا بکەین لەسەرم بەرهەمە. هەر زۆر باش. چەند جوانە خاتە سرۆ لە ناوم بەرهەمەیە. بێگومان هەموو ئەکتەرەکان زۆر زۆر جوانن. بێگومان هەموو ئەکتەرەکان زۆر جوانن. سپاس دەکەم چاوتان جوانە بینێ و هیوادارین لە ئاست ڕەزامەندی و شکۆمەندی تەواوی بینەران نابێت کە وەکو جەنابتان بەدڵیان بێت. سروەخان کۆڵەکەی ئیشەکەیە و بۆ ئێمەش خۆشحاڵی و شکۆمەندیەکی لە ڕادە بەدەرە دەرکەوتنەوەی سروەخان دوای ئەو ماوە دابڕانە دوای چەندین ساڵ دەرنەکەوتن لەم بەرهەمەیە دەرەکەوێتەوە. سروەخان بە تەنهاوەکو دایکێک لەم بەرهەمەیە وجودی نییە، جەنابیان هێمای دایکی نیشتیمانن. ئێمە هەمیشە لە سیمبۆلیزم و شوبهاندنە نیشتیمانە شوبهێنین بە دایک. جەنابیان هەم دایکێکن لەم نیشتیمانەیە هەم هێمای نیشتیمانەکەشن هەم بە خانەخوێتی جەنابیشیان ئەم ماڵە گەورەی کورد کە چوار ئەندامی خێزانەکە تایە کۆبنەوە واتە چوار پارچە دابڕاوەکەی کوردستانی گەورەیە لەسەر یەک سفرە کۆبنەوە. یعنی ئەو چوار مناڵی کە هەیەی خات و سروە لە نێو بەرهەمەکە ئەمە واتای ئەوەیە پارچەکە کوردستانە هەر لە بەر شۆنای سفرەی نیشتیمانەوە هەر لە بەر ئەوەشە ئەمانەوێت لە ڕێگەی ئەم بەرهەمەوە بڵین یەک سفرە یەک نیشتیمان یەک گەل یەک پەیام. دەستخۆش پەیامێکی زۆر زۆر جوانە. ئەمە چییە؟ ئەناو بەرهەمەکە ئەیبینین لەسەر مێزەکە. ئەمە بەرهەمێکی زۆر زۆر تایبەتمەندی نەخشێنەری بەناوبانگی جیهانی و دەسڕەنگین و تاکسەلیقە خات و شاناز جەمالە. ئەم بەرهەمە تابلۆیەکی تایبەتمەندە ناومان لێ ناوە نیشتیمان هەمان شێوەی خات و سروە عەباس کە لە نێو کلیپەکەیە دەرەکەوێ. ئەم ڕەنگە سەوزە هێمایە بۆ ڕەنگی ئێمە هەمیشە بینین بۆ ئاینیەکان یاخود مەرقەد و مزگەوتەکان ڕەنگیان سەوزە. سەوز هێمایە بۆ
گژوجیا کە هێمای نیشتیمانە و لە هەمان کاتیشا هێمای نوێبوونەوەیە ئەمەمان شوبهاندووە هەم بە بابەتە کەمێک بەرزی کردبووی کامێرەکان زۆر جاوەری بگرن هەم بە بابەتە نەتەوەی یەکەش لێرە ئێمە بەشی سەرەوەی ئەم تابلۆیە ئەڵقەڕێزی درگای قەیمی کۆنە کە خەڵکیان خەبەر کردوتەوە بۆ پارشێ و سەرسوچەکانی نەخشی قوبەی مزگەوتە و پاشان کە ئێماڵین دایک نیشتیمانە ئەم بەشە و بەشی خوارەوەی کۆڵوانەیە و بەشی خوارتریشی هەر چەفتەی کۆڵوانەکەیە باشە و ئەم بەشانش جاجمی کوردین بۆ پێناسەکردن لە نەتەوەبوونەکە و ئەمەش چوارچێوەیە کەواتە چوار لایە چوار پارچەکەیە کە یەک سفرە هەر چواری کۆ کردوتەوە لەسەر ئەم نیشتیمانە و پشتی باگراوندی ئەمەش پێک هێنراوە لە گوڵ و گوڵزار کە ئەم نیشتیمانە لە پشتیشیەوە تابلۆیەکی ڕنگینی پڕ لە گوڵ و گوڵزار هەیە ئەمە بابەتێکی زۆر جوانی شانازخانە کە دروستی کردووە و کردێتی بە دیاری بۆ ئەم بەرهەمەی ئێمە کە پەیامی پوختەکرا و پاکۆکراوی بەرهەمەکە لە ناو ئەم تابلۆیا کۆکراوەتەوە بەڕاستی ئەفرم زۆر زۆر جوانە زۆر بە وردی بیری لێکراوەتانی بیرکراوەتەوە لە بچووکترین دیتێڵ و ئەوەش تەبان زۆر سپاس بۆ خات و شاناز کە ئەمەی دروست کردووە بەڵام لەلایەکی تریشەوە کە تۆمەت بەکارهێناوە وەکو دروشمێک لە ناو بەرهەمەکەیە ئەمەش خۆی لە خۆیان بیرۆکەیەکی زۆر جوانە حەزم کرد قسەکە و تەواوکەی کە پێشتر پێم بڕێت وتم ئەم بەرهەمە تەفسیرشە و ئاوازیشەیە کاتێک کە بیرۆکەکەیم بۆ هات من زۆر زۆر سپاسی تەواوی ئەو هاوکارە بەڕێزانە کەم کە لەم بەرهەمەیە هاوکارمانن لە A to Z لەبەرەوەی ئەم بەرهەمە بودجەی تەرخانکراو بۆی 0 دینارە و هەموو ئەو کەسانی بەشداریان تیا کردووە بەبێ بەرامبەر و بە شێوەیەکی خۆبەخشی لە پێناو گەیاندنی پەیامە نەتەوایەتیەکە پاشان پەیامە ئاینیەکە بەشداریان کردووە کەمەش بۆ من مای خۆشحاڵیە کە دەبینین لەم ڕۆژگارەیە هونەرمەندانی لەم چەشنە پاڵپشت و هاوکاری گەنجن بۆی بتوانین هەم ئەوان سوود لە تازەگەری ئێمە وەربگرن هەم ئێمەش سوود لەو ئەزمونە و ڕێبازەی ئەوان وەربگرین کە دایان ڕشتووە و بتوانین کارێکی ڕەسەن پێشکەش بکەین کاگمازیار بەبێ بەرامبەر و بە خۆبەخشی ڕاستەوخۆ پەسەندی کرد کە تێکستەکەمان بۆ بنووسێ و کاگمیر شەماڵیش میوزیک و ئاوازەکەی بۆ داڕشت و مەبەستمان بوو کە بە AI ئەداکردنەکەی بکەین و نەدرێ بە هیچ هونەرمەندێ بۆی بێلایەنی بسەلمێنین ئەمە لەبەر یەکەم خاڵ کە هیچ هونەرمەندێک نەبێ و هەموو کەسێک بە مڵکی گشتی خۆی بزانێ و هیچ باگراوندێکی لە پشتەوە نەبێ بۆ گەورەکردنی ناوی هیچ کەسێک یا لەسەر حسابی ناوی هیچ کەسێک لەسەر هەژمونی جەنابیان ئێمە بەرهەمەکە بڵاو بکەینەوە و بابەتی دووهەمیش پەیامەکە بوو کە ئێمە بتوانین بڵین کە دەکرێت تەکنەلۆژیا و زیرەکی دەستکرد لە خزمەتی بۆنە نەتەوەیی و ئاینیەکاندا بەکار بهێنرێ جیاواز لەو بەکارهێنانە چەوتەی کە خەڵک ئێستا فێری بۆ دەکرێت بەکاری بهێنێ بۆ ناوزڕاندن بۆ پێی کە من خۆم خوێندکاری کۆلێژی یاساشم ئێمە تۆزێ جەقت لەسەرەوەکەینەوە کە ئەو ناوزڕاندنە کەم بکەینەوە بتوانین پەیامی جوانی تۆڕی کۆمەڵایەتی و تۆڕەکانی پەیوەندی بگەێنین دەستان خۆش بێت جا تۆ هەر لە سەرەتای بەرنامەکەشەوە ئاماژەوە بۆ کرد کە ئەم بەرهەمە لەگەڵەوەی لایەنێکی دینی هەیە لە هەمان کاتیشا لایەنە نیشتیمانەکەی خۆی لەبیر نەکردو هەر لە بەرەوەشە لە نێو بەرهەمەکە و لە نێو ڤیدیۆ کلیپەکە ئەبینین پرچی مناڵەکە بە شێوازی کەزی چاک ئەکەن لە هەمان کاتیشا ئێوە ویستوتانە لە ڕێگەی ئەم بەرهەمەوە پەیامێکی نیشتیمانی بگەن کە ئەمەش خۆی لە خۆیان کارێکی زۆر جوانە وەک لە سەرەتایی قسەکانمان باسم کرد ئەم بەرهەمە زۆرینی زۆری بەندە لەسەر شوبهاندن واتە سیمبۆلیزم و کۆمەڵێکی ڤیژوەڵمان بەکارهێناوەکو تەوەری سەرەکی لە ناو کلیپەکەیە یەکێک لەو بابەتانە خانەدانی و پۆشتەیی خانمی کوردە لە نێو کلیپەکەدا کە ئێمە بتوانین بڵین ئێمە دەیان خانمی سەرکردەمان هەیە لەم نیشتیمانە هەر لە عادی لە خانمەوە بۆ حەبسەخانی نەقیب دەکرێت سروەخانیش ئێستا لەم سەردەمەی ئێستەمانە خۆی بۆ خۆی عادی لە خانمێک و حەبسەخانێکی نەقیبی دیکە بێت کە دەتوانێت هاوکاری ئێمە و دەیان گەنجی دیکە بکاری لەم چەشنە بکەین ئەمەیەکە لە خاڵە سەرەکیەکان کە ئێمە گرنگ بوو بۆمان دەری بخەین دوور لە وێنە چەوتی کە کۆمەڵێک میدیای پوچگەرە پەرژینێکی قایم بێ دوول لە کورساتی ئازیز فێری ئەوە بوون کە وێنای خانمی کورد بە وێنایەکی ناشرین پیشانی خەڵکەیەن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم هەبوونی ئەو دایکە کاتێکە کەزی بۆ مناڵەکەیەکە ئەمە پەیامێکی گرنگە کە ئێمە بیسەلمێنین دەکرێت دایکان و باوکان پەیامی شەڕوانی و ڕێبازی کوردایەتی لە دایکەوە بۆ کچ یاخود لەنەوە بۆنەوە بگوازنەوە پەیامی سێهەممان هەبوونی ئەو دوو پیاوە
وەکو هێمای پتەوی خێزان و پارێزگاری لەو ماڵە گەورەی کورد کە ئێمە شوپاندومانە بە ماڵەکەی سروەخان هێمایە بۆی کە دەکرێت ئێمە بڵین کۆمەلگا چەندێک پێویستی بە میهرەبانی و تاکسەلیقەی ژن هەیە ئەوەندەش پێویستی بە غیرەتی پیا و پارێزبەندی ئەو پیاوانە هەیە کە پارێزگاری لەو ماڵە گەورەی کورد دەکەن ئەمانە هەموو ئەو پەیامانن کە ئێمە گرنگە بۆمان لەم کلیپەوە بیگەێنین بە خەڵک و هیوادارین گەشت بێت بەڕاستی دەستە خۆش بە کاک پاکۆ بێگومان بەرهەمێکی زۆر جوان بوو و کۆمەڵێک پەیامی زۆر جوانی لە خۆ گرت بوو پەیامی دینی پەیامی نیشتیمانی کە بەڕاستی زۆر زۆر جوان بیر لە بچووکترین دیتێلەکان و کۆماژەم پێگر کرابەوە هیوادارین هەر بەردەوام بیت هەر بەکار و پرۆژەی جوان و جوانتریشەوە بۆ بینینەوە دووبارە لە شاشەی کورسات زۆر خۆشحاڵ بن کە لەگەڵمانە بوو بۆ جەنابتان من پێم خۆشە ئەگەر دەرفەت هەبێ سوپاسی کۆمەڵێک کەس بکەم کاگەر جەنابیان نەبوونا من نەمەتوانی ئەم بەرهەمە بەرهەم بهێنم سوپاسی زۆرم بۆ تەواوی متمانەی ئەو ئەکتەرە بەڕێزانی کە متمانەیان بە کارەکەی من هێنا بەبێەوەی بزانن کارەکە چۆنیش دەرەچێت بە خۆبەخشیش هاتنە پێشەوە سوپاسی زۆر بۆ کاک مازیار فایق بۆ تێکستە جوانەکەی و بۆ جوانی قەڵەمی جەنابیان سوپاس بۆ کاگمیر شەماڵ بۆ سەلیقە جوانەکەی لە ئاوازدانان بۆ بەرهەمەکە سوپاس بۆ هەموو ئەو کەسانە خاتو هاوناس کە ئارایشتی ئەکتەرەکانمانی گرتە ئەستۆ خاتو هۆنیا لە ڕێگی براندی گوڵچنەوە پۆشاکی خانمە ئەکتەرەکانمانی گرتە ئەستۆ کاک دانیال کە DOP بەرهەمەکەی و کاری وێنە گرتن و ڤیدیۆگرافی بۆ کردووە و لە کۆتایی شار ڕێستۆرانتی یەکتام کە ئێوە ڕەنگە وەکو ماڵێک ئەمە ببینن بەڵام ئەمە ڕێستۆرانتێکە و بە تەواوی ڕێستۆرانتەکەیان خستە خزمەتی ئێمە سوپاس بۆ کاگڕێکان کە هێشتی ئێمە وێنەگرتنی ئەم ڤیدیۆکلیپەی تیا بگەێنین سوپاسی زۆرمان دووبارە بۆ شانازخان و بۆ ئێوەی بەڕێز زۆر سپاس بۆ تۆش دووبارە بۆ سپاس بۆ تاک بە تاکی و ناوانەی کە هێناتن لە شتان ساخ بێت هیوادارم هەر بەردەوام سپاس بۆ جەنابتان دووبارە ڕۆژ و تاعاتی تۆ بینەرانیشمان قبول بێت زۆر سپاس